بەڵێ تەوەری یەکەمی بەرنامەکەمان دەست پێکی ناکەم لە گەلی کووردا لە مێژووی کووردا هەمیشە کەسانی بەتوانە کەسانی زیرەکەن یعنی کە جێدەستیان دیارە لە هەموو بوارەکانە لە ناو ژیانە و لە ناو کۆمەڵگەیان و کورد بۆش ناسراوە کە کەسێکی زیرەکەن ینی گەلی کورد خاوەنی مێشکێکی باش و کراون و خۆ گونجاندنیان هەیە لەگەڵ کەلتورە جیاوازەکانە ئەگونجێن لەگەڵ شوێنێکە کە تازە بۆیەچێت لە دوای ماوەی خۆی گونجێنێت و خۆی وا لێ ئەکا کە بتوانێت بۆ ئەو بەرنامە و پلانەی کە هەیەی جێبەجێ بکات لە چەند ساڵی ڕابردوو لە دوای پرۆسەی ڕزگاری عێراق چەندین زانکۆ سکۆلارشیپیان هەبوو بۆ خوێندکاران یاخود خوێندکارانی خۆمان ئەو گەنجە بەتوانانەی کە زانکۆ لە کوردستان تەواو ئەکەن دووبارە لە هەوڵی ئەویان کە بتوانن پلەی بەرزتری خوێندن بەدەستبێن و پلەی زانستی بەرزتر بەدەستبێنن بۆیە ئەگەڕان بە دوا وڵاتانی ترا بە دوا ئەو زانکۆ بەناوبانگانەی جیهان کە توانیویانە کە ئاکەم بچن لەوێ بخوێنن و هەم ئەمە واکات کە هەم کورد بناسرە زیاتر وە ئەو گەنجە بەتوانانەی کە هەمانە بتوانن نە وڵاتانەیە جێدەستی خۆیان دیار بکەن و هەندێکیان بە پلەی زۆر باش و پلەی نایاب ئاکەم ئەگەڕێنەوە بۆ وڵاتەکەی خۆمان و خزمەتەکەن یەکێک لەو بابەتانی کە ئەمڕۆ ئێمە باسیەکەین خوێندکارێکی کورد گەنجێکی کورد کچێکی زیرەکی شاری سلێمانی لە دوایەوەی کە زانکۆ تەواوەکات لە کوردستان یعنی وڵاتێک هەڵە بژێرێ کە ئێمە هەر باسی شەکەین تۆزە خۆی ترسی هەیە کە ئەڵەی وڵاتی چین ئایا ئەو سینەی کە جارانە مانوز ئەو نابوو کاوت سین هەر لە خۆتەوە ترسی ئەڵی چۆن لێوێ توانیوەتی بخوێنێ چۆن لێوێ پلەیەکی باش بەدەست بێنێ خواردن من بەس خەمی خواردنەکەم یعنی چۆن خواردن پێیا بکەیت چۆن وەکو ئاکاموتی ئەو زمانە شارەزابی ئەم بانیە ئۆسکار هاوارمان لایە کە یەکێکە لەو کچە خوێندکارە بەتوانانەی ماوەی چەند ساڵەکە بێت لە وڵاتی سین ئەخوێنێت لە وڵاتی چین لە یەکێک لە هەرە زانکۆ بەناوبانگەکان لە وڵاتی چین کە لەسەر ئاسی گیانیش یعنی هەمیشە لە سەزانکۆ بەناوبانگەکەی جیهانە بووە کە لێ خوێندوێتی باڵە لەسەر گیان و مێژوویەکی دوور و درێژی هەیە ئەم زانکۆی لە ساڵی 1990ەوە دامەزراوە یەکێکە لە هەرە زانکۆ بەناوبانگەکان کۆسار وەک تۆ ئاماژت پێ ئەو زانکۆیە لە ڕزی ئەو سەد زانکۆیە جا من ئیزافەیەکی کەم هەیە متمانە و ئیرادە باڵشێکە لەو خاڵە گرنگانەی کە تۆ چۆن بتوانیت ئەو دوو هۆکارە ئەو دوو خاڵەتیا بێت و ئەوەی بتێ بە دەستی بێنیت جابچینە لای ئۆسکار باچی ئۆسکار خان بەخێر بێت خۆشحاڵی زۆر هەوڵەما بە چینی دێک دوو کەلیمە خۆم فێر بکەم ئەم شەوەز هەرچیم کە نەمتوانێت زۆر قڕزانم تۆ هیچ فێر بووی جارە پێش هەموو شتێک چەند کەلیمەیەک ساسم بە چینی بڵێ بانیتان باش نی هاو زاشان هاو هەر باش بن هەرڵمە ئەوەش پێم نەمتوانێت ئەوەش نازانێت بەخێر بێت دووبارە زۆر زۆر خۆشحاڵ ئەمێ لەوە دەست پێ بکەین یعنی بەڕاستی کە باسی ئێساگەر باسی ئەوروپا بکەی بڵێ لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا لە سوید لە نازانم دانیمارکە ئەمانە بخوێنی لەبەرەوەی کوردی لێ ڕەنگە تۆزێک ئاسانتر بێ باس باسی ئەوم بۆ بکە چۆن چینت هەڵبژات و چۆن گەشتیتە چین سەرەتا زۆر سپاس کە بەسەرتان کردمەوە ڕاستی من لێرە بەشی ئەدەبی ئینگلیزیم تاوا کرد لە زانکۆی گەشە پێدانی مرۆیی هەر حەزم لە خوێنی بەرداوام بوو وەکو ماستەر وەکو دکتۆرا چەند پرسوڕایەژێکم کرد کە چۆ باشە لە وڵاتان لە ئەمریکا لە ئەوروپا لە چین ئیتر من پرسوڕایژم لە مامۆستایەکی خۆم وەرگرت لە زانکۆ کە زۆر زۆر سوپاس یەکەم لێرەوە بەڕاستی ئەو نەبووە ینی من لە مێشکمان نەبوو کە ئەوێ هەڵبژێرم ئیتر لە ڕێگەی وەزارەتی خوێندنی باڵاوە کە ساڵانە لە ئەپلیکیشنی خۆیان بڵاویەکەنەوە لە فۆرم لە فەرمی لە پیجی فەرمی خۆیان و منیش مەرجەکانم تیا بوو چکە چەند مەرجێکی هەیە نابێت معدەلی زانکۆ لە هەفتا کەمتر بێ و بێ ئاسی زمانی ئینگلیزیەکەت باش بێ ئیتر هەستان فۆرمەکەم پڕ کردەوە و تر بە خۆشحاڵیەوە وەرگیران باشترین سکۆلەرشیپی وڵاتی چینم وەرگرت کە ناوی سکۆلەرشیپی مۆفکۆمە ئەوەش یەکێکە لە شەهادەکان ئەمە ئەوە دابنم ڕێکەوە دەگەر وەری بگرێ ئەمە چییە ئەمە ئەوە شەهادەی پلەی یەکەمە کە بەدەستم هێنا لە ماستەرە بەڵێ لە ماستەرەکەیە کە بە پلە باڵا بۆم هاتەوە نووسراوە ئاوستاندین تیزس کە لە ناو هەموو خوێندکارانی چینی و نێودەوڵەتیەکانی تریش یەکەم بووم ئاستیەکە من بەدەستێنا بەڵێ خات و ئۆسکار پلی یەکەم بەدەستێناوە ئێمە پیرۆزبایی لەکەین دڵنیاین ئەمە ڕێ خۆشکەرەوێ بۆ ئەوەی
لە داهاتوە دکتۆراش بخوێنیت ئەوانەی لەگەڵ تابوون نەتەوەکانی تریشی تیا بوو ئەو زانکۆیە بە پیشانی بم بەڵێ ئەوە هەموو نەتەوەکانی ترا لەو ڕسمایبوونی هەیە لە ئەفریقا لە ئاسیا هەستەکەن مناڵبی تو تەمەنە کەمتر بێت لەوان وایە ڕاستەکەی من بەڵێ لەمیان بچووکتر بوون بەڵام نزیکن لە تەمەنی منیشەوە باش ئۆسکار خان جەنابێ پلەی یەکەمت بەدەستێناوە پلەی ناب لە ماستەرەکەتە ینی پێمان بڵێ بۆی ئەو گەنجانی کە ئێستا گوێیان لێمانەوە لە کاتێکی شاین کە تاقیکردنەوەکانی پۆلی 12 تاوا بووە و تەلەبەیەتە دەسەکە بە ناونووسین و کەپچە لە زانکۆیە بخوێنێ پێم بڵێ لەوێ چۆن توانیت ئاوا بەم شێوەیە بەردەوامی بیت بە خوێندنەکەت وە چۆن توانیت ئەم پلە بەرزە بەدەستبێنی ینی هۆکارەکان چی بوون ئەوانەی کەوایان لێ کردی جەبووی ئەو خوێندکارانەی کە ئێستا گوێیان لێمانە بزاننەوەی کە بەرنمەیەکی هەیە من دوێنە شەو باسی تۆم بۆ خوشکەزایەکەم کرد ئەوی بانی دانیشم سێرەکەم بزانم حەزەکەم بڕۆم منیش لە وڵاتە بخێم جایەکێکی ئاوا چی بکات باشە ینی چۆن بتوانێت خۆی بگوون ئاستەگەکان چین ئەڵنگاریەکان چین بۆ خوێندکارێکی کورد تۆ لە سلێمانیەوە چیتە وڵاتێکی فراوان و زمان و کەڵچەر جیاوازەوە کۆسار ئاماژی پێ بڵێ سەرەتا بچەند قۆناغی کاتەیە پەڕیت کە لێرەوە وەرئەگیرەیە لە خۆتەوە نوعێک تووشی شۆکە بیت ئەڵێ چۆن بچمە وڵاتێکی ئاواز وڵاتێکی گەورە چۆن دەست بە ژیان کەم چۆن لەگەڵ کولتورێکی وا جیاواز و قومێکی وا جیاواز خۆم گونجێنم ڕاستەکەی هەفتەی ئەوڵ بۆ من تۆزە قورس بوو هەفتەی ئەوڵ بەڵام دوایی زۆر باش ڕاهاتم چونکە قەومی چینی بەڕاستی قەومێکن هەتا بڵێ زۆر ڕێزی قەومە جیاوازەکانی تر ئەگرن قەومێکی زۆر ڕووخۆشن لەگەڵ خەڵکی بیانیە بە تایبەتی لەبری کە فەیسێکی ئاوا سیر ئەبینن حەزەکان ڕسمە لەگەڵا بگرن و تێکەڵە ببن و لە ئەوەڵیشا حەز بۆ فێربوون دروستە بێ لە بری تۆ لە ئەو کۆمەڵگەی کە دروست کراوە کە با پێی ئەوترێ کامپەسی زانکۆ بەڕاستی کە خوێندکاری چینی ئەبینیت بەرداوام لە فێربوونان بە دەقە و سەعات ئەو وڵاتە لە فێربوون و لە پێشکەوتنایە ڕیسێکی بەردەوام حەز ئەەکەی فێربیت حەز ئەەکەی پلەی یەکەم بەدەست بهێنیت ینی لە خۆتەوە نوعێک لە تەمەح ئەو گرێت حەزەکەی هاڵی بۆچی ینی ئەوان یەکەم بن بۆچی چینی یەکەم بێت و ئەمە یەکەم جاریشە کە کوردێک یەکەم بێت لە وڵاتی چینە خێزان لەم بینە ڕۆڵی چییە ینی دایک و باوک خوشک و برا کەس و کار کە تۆ دوورەکەویتەوە لە تەمەنێکی ینی زانکۆ تاواکەی هەر 26 ساڵێکیت ئەڕۆیتە وڵاتێکی وەکو چین خێزان لێرەیە دەوری چۆن نەتوانێت هاوکاری بکە بێگومان پاڵپشتێکی زۆر سەرەکیە لەبەرەوەی ئەگەر ئەوان پاڵنەرە نەبن بڵێن هەوڵ بە خۆشە گەنجیت تەواوی کە قەیچەکە بەتەنیایی ئێمە ئێستا با بڵێن بواری تەکنەلۆژیانە پێشکەوتووە هەموو کاتێکە توانین بەکامێ قسەیان لەگەڵا بکەی ئاگاتان لێکتری بێ بەردەوام یعنی کاریگەری لەسەر خوێندکارەکە نابێ ئەم دوورکەوتنەوەیە کاریگەری باشیە بە یا خراپیە کاریگەریەکی زۆر باشی هەیە تۆچیتە قەوم و کولتورێکی تەواو جیاوازەوە ئێستا بۆ هەنێک کەس مەسەلەن کە بیدایەت ئەگەنە ئەوێ تا ڕادەی قورسە تووشی شۆکی کللتوری ئەبن تۆچتە کللتورێکی زۆر جیاوازەوە بەڵام بە پێ بە زووترین کاتڕایت لەگەڵی بەڵێ ئۆسکار خان باسی ئەو کللتورەمان بۆ بکە جیاوازی کللتوری چاینا لەگەڵ کللتوری ئێمەیان ئێمە هەندێک ویددیوهەیە بینین بۆ نمونە خوێندکارەکە لە کاتیم حاضرە ئەخەوێ بۆ نمونەکە لە سوۆشال میدیان لە شوێنیشکە بڵاوەکرێتەوە بەڵێ ئەوە ڕاستە کللتورەکەش مەبەسمە بەڕاستی ینی جیاوازی کللتوری چاینا لەگەڵ خۆمان ینی جیاوازی ئەتوانم بڵێم تا ڕادێک تۆزە نزیکن لە کللتوری کوردیەوە مەسائلی تێکەڵبوونی ئایلەی ڕەفاقەت هەموو شتەکان سنووردارە لەوێ و بۆ ئەوەی کە بڵین کاتی ڕێستیان هەیە لەوێ 8 تا 5 دەوامە بەڵام 12 بۆ 2 کاتی ئیسراحەتی هەموو مۆزۆف و خوێندکارێکە 12 بۆ 2 کاتی خەویانە چ لە دەرسا بێ یا چ لە ئۆفیسی خۆیان بێت یەکسەر خەون بەڵێ شوێنی خۆیان هەیە ئەوزام لە هەنە ڤیدۆش بینراوە کە کە باسی چینەکەی من خۆم یەکسەر بروسلیوانەمێتە بەرچاوە بەڵام ئەمێ پرسیاریەوە بکەین ینی تۆ لێوێ بە تەنیا بوویت ئاکان باسی کەلتوری لەگەڵا کردیت چۆن ئەتوانی خۆ بگونجێنی ینی خۆ گونجان نەکە تۆ ڕۆشتوی لەوێ بۆ دەرس خوێندن ڕۆشتی وایە لە وڵاتێکی شایکە زۆر شتی جیاوازە لە هەموو ڕوویەکەەوە لەگەڵ خۆمانە تۆ لە سەرتاوە باسی خوارد نەکرد شێکە لەو گرفتانە ئێمە ئەوە بکەم تایبەتی خەڵکی سلێمانی کوردستان ینی وەنیە هەتی ئەیتامە زۆرکی سێنیان بۆ خواردن هەیە بەڵام خواردنی ئەوان زۆر ئەوەمان پێ بڵێ ینی چۆن
ئەم سیستەمەی خۆتە بە تەواوەتی ڕێک کرد و لەگەڵ ئەوەش بتوانانی ئەم پلە باشە بەدەست بێن یعنی باسی ئەمەمان بۆ بکە چیتە ئەکرد ڕۆژانە چۆن بەرنامەی خۆتە دانا کە تەواو ئەبووی لە خوێندنەکەەوە چۆن سعیتە کرد چۆن خۆتە حازرە کرد چۆن ژیانی ڕۆژانی خۆتە بەڕێ ئەکرد ڕاستێکی پاڵپشتی خێزان زۆر ئەساسا و زایدەن ئیرادەی کەسەکە خۆی تا چەندێ باوەڕە بە خۆتە تا چەند ئیرادەواری بام کردا ئەو چی کردووە چی بۆ نەکردووە ئەوە زۆر ئەساسە تا چەند ئیرادە بە خۆتە و ئەتەوێ ئەو شتە بەدەست بهێنیت بۆ مەسائلی خواردن هیچ کێشەیەکەم نەبوو خواردنی چینی بۆ شێوێژ ناخۆش نییە بەڕاستی خواردنیان زۆر خۆشە لە شوێنە حەڵاڵەکان مەسەلەن خواردنی خۆیان دەسەکەوێت و من لە بەشە ناوخۆیەکانە ژیان بەشە ناوخۆیەکان هەر لە ناو زانکۆیە چکە و کوتم زانکۆ شوێنێکی تاڵ گەورە و جیاوازە کە پێک هاتۆ لە هەموو شتێک ئەو کامپۆسانی تۆ پێست بۆ نیە بچیتە دەرەوە بۆ خواردن بۆ شتکردین لە مارکێت هەموو پێداویستەکان لە زانکۆ هەیە اینجا خۆشم خواردنم دروستە کرد زۆر کاتەکان بۆ بە شێفیش لەگەڵ پلەیەکی باشی خوێندە بەدەستخان لەو زانکۆیە با بچینە سەر لایەنە ئەکادیمی و زانستیەکە یان پێش ئەو با شتێکی کە بڵێم ئۆسکارخان جگە لە تۆ وەکو کوردێکە لەو زانکۆیە پێش تۆ یان لەگەڵ تۆ لە بەشێکیکە هیچ کوردێکی لێ بوو چ باشوور باکوور بێ ڕۆژئاوا بێ کوردی لێ بووە ڕاستێکی کورد زۆر بەداخەوە کەس نایناسێت ئێمە وەکو عێراقی ناومان ڕۆشت بوو بەڵام من توێژینەوەکەشم لەسەر بەشێکە لە کوردستان بە تایبەتی سلێمانی پەرێپێدانی پیشەی مامۆسایان لە سلێمانی لە مەکتەبە سەرەتاییەکانی سلێمانی کوردم پێ ناسانن کە من کوردم من ڕاستە کوردستانیش بەشێکە لە عێراق بەڵام کوردم و چەند کوردێکیش لەوێ هەن لە شارە جیاوازەکان هەن بەڵام لە بواری جیاوازترا خوێنن بەڵام من لە بواری پەروەردەیە بەمزانم کە یەکەم کەسیشم کە لە بواری پەروەردەیە ماستەر بخوێنم لە دەریش لە دەرەوە باش بۆ ئەم بابەتە و هەڵبژارد بابەتی ماستەرەکە دیانی ئەو توێژینەوەیە هۆکاری ئەوە چی بوو چی وای لێ کردی کە ئەم توێژینەوەی هەڵبژێریت لە ڕاستیە بەشێکی تا ڕادێک جیاوازە پەروەردە و توێژینەوەم کرد کە زۆر کەمە لە کوردستان و ئەو بەشەش بەڕاستی گرنگە بۆ سێکتەری پەروەردە لە کوردستان لەبەری بەڕاستی لە بەشی پەروەردە پێویستمان بە ئەپدەیتێکی زۆر باشە و من ماستەرەکەم لە پەروەردەیە بوو بەشە سەرەکیەکەم پەروەردی پەروەردی بەراوردکاری چییە؟ بە شێوەیەکی سیستەماتیکی سیستەمی لێکۆڵینۆ لە چیەکە لە منهەج لە پێداگۆژی لە بودجە لە حکومڕانی مەبەستم لێ و زائیدەن بەرەو پێشوونی خوێندکار و ڕاهێنانی مامۆستایە ئەمە تۆ لە توێژینەکە باسی هەمووی کردو باسی هەموویم کردووە بە تایبەتی سلێمانی باشە لەبەرەوەی من توێژینۆم لەگەڵ چەند مامۆسایە کرد بەداخەوە کە هیچ پەرەپێدانێکی پیشەیی نییە بۆ مامۆسایان و بواری تەکنەلۆژیا زۆر باش بەکارێت لەوێ ئێستا بۆ نمونە لێرە ئەو مەکتەبە نییە مەسەڵەن مەکتەبەکانی ئەوێ لە ناو مەکتەبەکە چی دروست کراوە ژینگەیەکی ڕاستی دروست کراوە بۆ نمونە لە دەرسی مێژوو لەوانەی مێژوو ئەشکەوتێکی بچووک شێوازی ژیانکردنی کۆن دروست کراوە بۆ دەرسی ئەحیا دارستانێکی بچووک دروست کراوە و شێوازی فراگوزاری سەرەتایی ژوورێک دروست کراوە لە ناو توێژینەوەکە تۆ باسی ئەمانەت هەمی کردووە مەسەلەن کە چی گۆڕانکاریەک بکرێت بۆ ئەوەی ئەمە دوێنش مامۆسایەکی بە ئەزمون لە شاری سلێمانی لێرە میوانمان بوو هەر لەم شوێنەی توێ باسی لەوە کرد کە ئەبێ گۆڕانکاری لە سیستمی خوێندنا بکرێت لێرە تۆش لەو بڕواایی کە ئێستا ئەم توێژینەوەشت کرد ئەنجامیا و ئەم خوێندنەشە کردووە لە دەروی وڵات و ئەم پلە بەرزێت بەدەست هێناوە لەو بڕواایی کە ئەبێ ئەم گۆڕانکاریە لە سیستمی پەروەردەیە بکرێت لە هەرێمی کوردستانە لە ڕاستیە ئەکید ئەبێ بکرێ ئەوەش هەر بە من نابێ بێ بارمەتی چەند کەسێک بێت چکە بەڕاستی پێویستی بە گۆڕانکاریە چەند ساڵە لەسەر شێوازە کۆنەکە ئەڕات چەند مەکتەبێکی ئەهلی مەسەلەن شێوازێکی ئەوروپی و ئەوەی هێناوەتە ناو مەکتەبەکە و کردوێتی بە منهەج بەڵام پێویستە بۆ مەکتەبە حکومیەکان دابین بکرێ بەڕاستی زۆر پێویستی پێیەتی بەڵێ ئۆسکارخان تۆ وەک باست کرد وەکو نەتەوە وەکو عێراقیەک ناسرابووی بەڵام من مەبەستمە ئەوە بزانم مامۆستایان یاخود ئەو نەتەوانی تر ئەو خوێندکارانی کە لە نەتەوەکانی تر لەگەڵ تابوون مامەڵیان چۆن بوو لەگەڵ تۆیە وەک خۆت وتر تۆ لە ڕووی تەمەنەوە لە هەمویان مناڵتر بووی کاک ئاکام بە پێی کات تێکەڵە بیت ئەو تێکەڵبوونش هەر ئەوە نییە تۆ ماستەر لە وڵاتی چین ئەخوێنی و سکۆلەرشیپ وەرگرت و فریە تۆ تێکەڵی چەند قومێکی جیاوازە بیت تێکەڵی چەند کللتورێکی جیاوازە بیت چەند زمانێکی جیاوازی ژاوان فێرە بین چەند کەلیماتێک باشە لە ڕاستیات تەعاملیان زۆر خۆش بوو لە بەروی هەمووی خوێندکاری بە ئەزمون و تێگەشتون
تر بە شوێک لە شێوەکان تێکەڵتە بن بە ڕەفیق چکەی تر تۆ 2 ساڵ لەو داخلیە ئەژیت ئەنجا چەند سەفرێکی فریش هەیە 6 سەفرەی فریمان هەیە لە 2 ساڵەکەیە هە لەسەر سکۆلەرشیپەکەیە ئەوەش بەمبەست لەمە لێی کە زیاتر ئاشنابوونە بە کللتوری وڵاتی چین و شێوازی پەروەردە چۆن پەروەردە بەڕێوە ئەچێ لە مەکتەبەکانی وڵاتی چینە باشانی بۆ شارەکانی تر ئەو گەشتانیان شارەکانی تر بۆ شارە دوورەکان دەرەوەی چاینا ئۆسکارخان نه ئەوەی تیانە بوو بەڵام بەڵێ بۆ زانکۆیەکەمەکانی ئاستی جیهان کە لە وڵاتی بەیژینە پەکین سەردانی ئەوێت پێیەکەن ئیتر ئەبینی ئەم وڵاتە ئەم زانکۆیە بۆچی ئاستیەکەمی بەدەستێناوە تێ ئەگیلەوە ئەم سوڕانەی کەسەکە لەسەر شاشەی کورسان نیوز کاگڕێبی نەگەر دای بنێ پێمان بڵێ ئەمانە چین یعنی ئەمە ئێسامە چی ئەم کۆمەڵە خوێندکارەکە کۆبوونەتۆمە ئەیبینی لێەوە بەجوان لە مەکتەبێک بووم وەکو پراکتیسێک ئەبوو بمان کردایە کە پێوترێ تروق تەدریس بە عەرەبی ئەچیتە لای چەند خوێندکارێک لە مەکتەبەکانە ڕۆژی سعاتێک دەرسیان پێ ئەڵێیتەوە کە ئەبێ ئەمە بڵێیت ئیتر ئەوژێکێک لە خوێندکارەکانم بەڕاستی ڤیدۆمان کردوون زۆر دڵیان خۆش بوو مامۆساکەوتی ئەمە یەکەم جاریانە کە فەیسێکی جیاواز ببینن لە پۆلیسی سەرەتایی بوون تێکەم جاریانە دەموچایەکی جیاواز و قومێکی جیاواز ببینن ئەو گرنگی پێدانی کە ئەو وڵاتە بە خوێندکارێکی بیانی جەنابێ سە لێ خوێندکارێکی بیانی بووە ئەو گرنگی پێدانە چۆن ئەبینیت لەوێ لە ڕووی خوێندنەوە لە ڕووی دابینکردنی ئیمکاناتەوە بۆ ئەم خوێندکارە یعنی لە چ ئاستێکا بوو سکۆلەرشیپی مۆفکۆمێکێکە لە سکۆلەرشیپە بەناوبانگەکان لە وڵاتی چین کە فولی فەندی پێوترێ هەموو پێداویستەکان لە خۆ ئەگرێ کە ئەگەیتە ئەوێ بڕەپارێکت ئێنە حەقی و مەسرەفی کە لێرە کردوتە وزایتەن هەموو مانگێ مەعاشە هەیە ئاو کارە باش شوێنیمانەوە ساڵی 2 تکتی فریشە هەیە ئەو نێرنەوە بۆ وڵاتەکەی خۆ بۆ سەردانکردنی ئایلەکە و زۆر ڕێز لە قەومەکان ئەگرن وەکوتم لەبەری ئەو زانکۆیی کە من لێ وەرگیرابووم زانکۆیەکە پڕە لە تەلەبەی بیانی ئینتەرناشناڵ بەڵێ قەومە جیاوازەکانی تر بۆیە شێوازی کارگێڕیان بەڕێوەبردنیان ستافیشیان جیاوازە لەبری تاوفیتە بۆ ئەو قەومانی تر کە بە تەواوەتی هەمووی بگونجن شێوە کۆرسێک دانراوە زمانێک دانراوە کەومان بە ئینگلیزیە خوێنین بەڵام تاوفیت و لەبارە بۆ هەموو قەومەکانی تر بەو شێوەیە ئەگونجێت زۆر ئۆسکارخان من دوو پرسیارم هەیە با پرسیار یەکەم کەم جارێ ئاخر تا چەند گرنگە تۆ بە پێوەی چەند ساڵێکە لەوەی تا چەند گرنگە هاوکاری و هەماهەنگی لە نێوان زانکۆکانی هەرێمی کوردستان و زانکۆکانی چاینا هەبێت هەرچەنە لە ماوەی ڕابردوودا چەند هەوڵێک لەو بارەوە هەیە تا چەند گرنگە ئەم ئاڵوگۆڕی زانیاری و زانستی لە نێوان زانکۆکانە هەبێت لە چاینا یاخود لە هەرێمی کوردستان داڕادێک زۆر گرنگە لەبەرەوەی کە وەکوتم پێویستمان بە ئەپدەیتێکە لە بواری پەروەردەیە من لەوە خوێندومە لەوە زانیاریم هەیە تۆ لێرەش خوێنوتە لە زانکۆ لەوێش بەڵێ لەوێش بەرزانکۆی شکەکەوت بۆی پێویستمان بە پەیوەندێکی زۆر باشە بە تایبەتی لە ڕووی پەروەردەیەوە بۆی کەیتر ئاستی مەکتەبەکان و زانکۆکان پێشکەی و شێوازێکی پەروەردەی تایبەت بێتە ناوە بەڕاستیانی کەشێکی لەبار دروستەکرێ بۆ خوێندکار کە حەزی بۆ فێربوون هەیە باشە ئۆسکارخان ماستەر وەرگرتووە پلە یەکەمە بەدەستێناوە بۆ دکتۆراکە بۆ تێزی دکتۆرا هیچ شتێکیان خسۆتە بەردەمە دیاخود بەنیازیت کەیت دکتۆراکەش بخوێنیت بەڵێ بێگومان دڵنیای نەمە ماستەرە و ڕێخۆشکەرە بۆی تۆ دکتۆراش ڕاستە لەبەری کە پلە یەکەم بەدەستێنە ئەوە بێگومان کە دکتۆراکەشم وەرگرتووە لەگەڵی ئینشاڵڵا لە ساڵی داهاتوو لە ساڵی تازەیە لە چین بەڵێ هەر لە چین لە هەمان بواریشە حەزەکەم باش ئەم وەرەقەیە کە بەدەست بنەوەیە بە چینی پشتی لەسەر نووسراوە هەستەکەم دەرەجە شتەکانە بێ ئەمە چیە ئەمە ئەو کورسی وانەکانە کە لە ساڵ یەکەما خوێندمان چەند کورسێکی جیاوازە هەیە لەسەر بواری پەروەردە و زایدەن 2 دەرسی چینیش ئەخوێنیت کە بۆ شێوازی ژیانکردنی ڕۆژانە زۆر پێویستی بێتی چکە بەڕاستی قەومی چین ئینگلیزی زۆر باش نازانن لەم چەند ساڵی دوای زمانی ئینگلیزی بۆتە زمانێکی فەرمی و لە مەکتەبەکانە پەری پێدرێ باشە ئەو مەرجانەی کە ئەبێ بیزانی چینیانی لەناو ئەو زانکۆنجە تا ئێمە ناوی زانکۆکەشمان هەر نێنەوە هەرڵین ئەو زانکۆیە ئەو زانکۆیە لە زانکۆی ژێجیان زانکۆی حکومی ژێجیان هیچ مەرجێک هەبوو بۆ ئەوەی کە دەست بە خوێندن بکەیت لەوێ یانمە بنمونە زمان بێت
بابەتێکی تر بێ کە لەوێ پێش زمانی ئینگلیزی مەرجە بەڵێ ینی زمانی ئینگلیزی بەڵێ مەرجە چکە تۆ بە ئینگلیزی ئەخوێنی ئەگەر ئینگلیزیەکە باش نەبێ ناتوانانی و خوێندنە تاوا بکەی و مەعدەلی زانکۆش نابێت ئۆسکارخان ئەی زمانی خوێن نەکراوە بە مەرج یاخود لە بەشێکەوە لە زانکۆیەکەوە بۆ زانکۆیش کە ئەو مەرجانە ئەگۆڕێت با ئێستا ئەو دوو دەرسە چینی کە ئاماژەم پێکرد ئەبێ دەرچیت ئەنجا ئەبی بە خاوەنی شەهادەی ماستەرەکە و ناویان چییە و دوو دەرسە هەر زمانی چینی کۆرسی یەکەم HSK1 و HSK2 یعنی ئەبێ زمانی چینی شارەزایی پێیا بکەیت کەمێک چۆن بڵێ وەکو سەرەتای قۆناغی یەکەم و دووەم با بڵێن چۆن لێرەڵی پۆلی یەک و دوی دەی ببڕێت ئەوە بە دوای تۆزە گەڕان بە دوای ئەمینە زانکۆیە ئەڵێ یەکێک لەو مەرجە سەرەکیانە ئینگلیزیە لەبەرەوەی ئەم زانکۆیە کەمپسێکی تایبەتی هەیە بۆ خوێندکاری بیانی ئەو خوێندکارانەی کە لە دەرەوەی چینیان لەوێ بخوێنن وەکو لە ڕووی ژیانیشەوە ئەم شتیان دابین کردووە بۆ خوێندکارە بیانیەکان بەڵێ هەر لە ناو زانکۆیە وەکوتم کەمپەسێکی گەورەیە پێ کاتۆ لە هەموو بەش بەسم ئێستا تۆ لە ناو ئەم نەتوانەی کە لەوەیە بوو ئەم ڕسمانەی کە تایەتی ڕەشپێسی تایە لە چاوبچووکەکانی خۆیانی تایە لە خەڵکی تری تایە هەر یەکە و کەلتورێکە ئەمە نەبوو بە گرفت بۆتان نەبوو بە کێشە بۆتانە هەر شیەکە و شوێنی خۆتان جیاواز بوو لە ناو کەمپەسەکەیە هەمومان لە ناو یەک داخلی ئەژیان باستێکی داخلێکی حوقات بوو هەموو خوێندکاری بیانەکان لە ئیتر لە چینی وڵات شارەکانی تریشی تیا بوو یعنی هەر نەک ئەو شارە چونکە ئەو زانکۆیە وای خوڵقانە بۆ خوێندکار کە خەڵکی ئەو شارەش کە لەو زانکۆی ئەخوێنە لە داخلەکە ئەوێ ئەژی ئۆسکارخان جگە لە خوێندن ڕۆژانە بە ئیشیکەوە سەرقاڵەوەی بۆ نمونە بۆ بژێوی خۆت یان مەسەلەن بۆ داهاتی خۆت یاخود ئەوانەشت بۆ دابین کراوە لە زانکۆوە لە ڕاستیە هەموو مانگێ بڕپارێک بۆ دابین کراوە لە لایەن سکۆلەرشیپی مۆفکۆمەوە بەڵام من لە ساڵی دووەما لە برەی هەموو شتێکم تاوا بوو کلاسەکانم تاوا کرد تقریبەن ماستەرەکەشم تاوا کرد بوو ساڵی دووەم ئیشێکم کرد بەس بۆ ئەزمموی خۆم ئیشێکم لە بازرگانیە کرد بۆی کە ئەزممویە پیاکەم زانم بازرگانی ئەو وڵاتە چۆن بەڕێوەچێ لە گەورەترین بازاری چینە ئیشم کرد کەواتە عنی هەلی ئەوەت هەیە کە لەگەڵ خوێندنەکەشتا کار بکەیت خۆی نابێ ئیشکەیت بەڵام بۆ ئەزمموی خۆت ئەتوانیت بیکەیت لە بری دوم ساڵ هیچ شتێکرد نییە بیکەیت چیت ماوە خۆ دەگەر بتێ باسی بکەی لەم بەرنمەیە شتێکە ئێمە باسمان نەکردوێ بەلای تۆ گرنگ بێ کە بتێ باسی بکەی یا سپاسێکی کاکاواری باوکە بکەی دایکە بکەیت زۆر سپاسیانەکەم بەڕاستیانی ئەوان نەبوونە من قرس بوو لێ بۆم بەڵام دایم پاپشتیان کردم و دڵنیان یاومەتەوە کۆتا قسەشمەوەیە کە ئەو خوێندکارانی کە حەزەکەن بخوێنن مهمە هیچ نەترسن لە بەروی بەڕاستی وڵاتێکی تا بڵێ زۆر زۆر سەیفە زۆر سەلامەتە ڕاستی من چەند جار یەک دوو جار موبایلم بیرچوو لە شوێنان لە قەرەباڵترین شوێنی شەنگهای دوای سەعات و نیوە گەڕامەوە لە شوێنی خۆیەتی بۆیە وڵاتێکی زۆر سەیفە هەموو شتێکی قانونی تیا بەڕێوە ئەچێتاند بۆ کەسی بیانیش وەکو خۆیانە لێت بۆ شێوازی ئەوان ئەژیت و قانونەکان جێبەجێ ئەەکەی بۆیە هیچ دوودڵیەکی ناویست ترسینایە بۆ دایک و باوکانی ئەزیز کە ڕێک بە مناڵەکانیان بن بخوێن لە برەی بەڕاستی داهاتوویەکی زۆر باشی هەیە بەتەمەی بەردەوام بیوەنیە بەڵێ بێگومان ئەمە بۆ تۆ ئاکەم نەک بۆ خۆم فەقیرەت هەموو لاشی ئێمەش ئەوە نیە زۆر خۆشحاڵ بینم بە هیوان کە ئیشەڵڵا گەر تەمەن باقی بێ لە بەرنامەی ترا لەگەڵ تا بین و لە پلەی زۆر بەرزترا بوو بینین و سەری کوردیش بەرز بکەیت و نەخەزانەکە هەمومان بەرز بکەیتەوە زۆر خۆشحاڵ بینم بەیانێکە لەگەڵمان نابووی دووە هیوای سەرکەوتنە بۆ خوازین ئەمە شەهادەکانە سینەژی زعاجەوە نیە ئێستینی ئارۆڵا کارکتەرە ئەلفابەتیکیان نییە هەمووی کارکتەرە وەکو ڕسم وایە بە بیناسی سەری بووی لە نووسینە بەس ناوی خۆم و چەند وشەیە گەزانم لە برەی وەکو ڕسم وایە وردە یاخوا پیرۆز دووبارە زۆر شانازین بۆ هەمووان و وەک هەمیشە وتمان سەرکەوتوو بن زۆر سپاس